حکومەتی ئەتومانگانە دەکێشی بە ئیشکردن ئەو چ بیزنست هەیە چ دوکانێت هەیە چم لە جیەکی ئیش بکەی ئەو پارە هەموو وەردەگری هەموو لە جلوبەرگ دەکەیت لەبەر چی بە پێناوی ئەوە تەنسیقت هەبی لەگەڵ جلوبەرگ بۆ زانیاری خۆتان لە ئەوروپا هیچ تەنسیقەک نییە هیچ جلوبەرگ ئۆتۆکردن نییە هەر ڕۆژ بڵێ ئەو ئۆتۆ بکەم و ئەوە تەنسیق بکەم نە ئەوانە زیادە مەسرەفیە بەس لێرە بەرهەم مناسبەک دەبی جلوبەرگی دەبی بگۆڕی پەنتەرۆنی بگۆڕی پەیراوی بگۆڕی تەنسیقێکی بکەی ئەوە فڵان کەس ئەوەی کرد نە دەبی محاولە بکەی ژیانی خۆت لەگەڵ مەعاشی خۆت بگونجینی بەپێی بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان 30 ڕۆژ دارێک موچەی پێشمەرگەیە ئێمە بێ وا بکەین کە ئەو 30 ڕۆژ ئەو 476,000 بەشکە هەتا ئەو 30 ڕۆژە بەڵکو پاشەکە و تشی لێ بکرێتەوە بەڵام هەیە موچەکەی زۆر لەوە زیاترە هیچ پاشەکەوتێکی نییە و بگرە لەسەری قەرزارباری شەبێتەوە بخۆ گەنجی جعێری بخۆ شوولێکی بکە تشتێکی بخۆ بکە هەکەکێ مەسەفێک بکە خۆدێ بخۆ ئەت بێژم ڕائێ منێ تایبەت بخۆ بێژم مەتەلەن هەکە کابرایەک بیت حەزکە بێ مەسرەف بیت یان ئەویدی بیت ماڵا خۆدا بیت بێ شۆ لە عەمەل لۆمەی حکومەتی بکات حکومەت مەسرەفێ مناکات یان حکومەت معاشێکی بۆ مناکات یان حکومەت باشە گەنج و ئەتۆ بخۆ ماڵا خۆدا بی ئەتۆ مەتەلەن خوێنداری نەبیت یان ئەتۆ شەهادەت نەبیت حکومەتی چه هاریگا دەکات حکومەت دەبووتە چ کرد حکومەت دەکاتە دکتۆر دەکاتە مەهەندس ئارە بخۆ شوولێکی بکە